سڵاو لە هەموو لایەک بەخێراتنی یەکە بە یەکەتان دەکەم. من دنای فەریقیم خۆشحاڵم کە لە پێنجەمین پێش بڕکەی بیرکاری دەستگای ڕوانگە ئەمڕۆ لەگەڵتانم بۆ هیوای کە بتوانین لە ماوەی ئەم دوو کاتژمێر و نیوەکە لەگەڵتانین بە بەشی شێواز پێشبڕکێکە بەڕێوە ببین بۆ ئەوەی بتوانن تاکۆتایی بینەری پێشبڕکەی بیرکاری دەستگای ڕوانگە بن. دەتوانن لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەستگای ڕوانگە سەیری بکەن، هاوکات لە ڕێگەی دەستگاکانی ڕاگەاندنیشەوە دەتوان بە شێوەیەکی ڕاستەوخۆ هەموو قۆناغەکانی بیرکاریەکە ببیت. پێشبڕکەی بیرکاری یەکێکە لە پۆژە گرنگەکانی دەستگای ڕوانگە، بەڵام بێگومان لە ماوەی چەند ساڵی کارکردنیدا ڕوانگە چەندین کار و چالاکی دیکەشی ئەنجام داوە. لە چوار بواری جیاواز ئەوانیش پەروەردە، لاوان، ژینگە و کەسانی لێقەوماو. بەڵام سەرنجی سەرەکی دەستگای ڕوانگە بابەتی پەروەردە و لاوان بۆ و لەم بوارە زۆرترین خزمەتگوزاری پێشکەش بە هەمووان کردووە. بۆ ئەوەی زیاتر ئاشنای مەبەست و ئامانجی دەستگای ڕوانگە بین، بانگێشتی بەڕێبەری گشتی دەستگای ڕوانگە سلام عليكم ئێوارە باش. ڕێزدار جەنابی والی پارێزگاری هەولێر، بەڕێز کاک ئومێد خوشنا و زۆر بەخێرهاتی سەرسەران سەرچەوان، مشەڕەفین بەهاتنی بەڕێز و ڕاستی جەنابەت دەستپێشخەری هەموو جار لەو جۆرە ئیڤێنتانە بۆ یارمەتیدانی بەگشتی و بەڵام بەتایبەتی بۆ گەنجان ملاحەزەم کردیە بە ڕێزت حزوورت هەیە. ئیڤێنتی ئێمە بیت یانی غەیری ئێمە بیتن، یانی دەستخۆش و زۆر سپاس. بەڕێز کاک ڕەگەز نوێنەری وەزارەتی پەروەردە، زۆر بەخێر هاتن سەرسەران سەرچەوان. فنیهای ئەوە پرۆژەیەکی مشتەرەکە لە نێوان ئێمە و بەڕێستاندا. زۆر بەخێر هاتن سەرسەران سەرچەوان. بەڕێزان لە دارین گروپ بەبێ جەنابتان ئەو کارە نەدەکرا، ڕاستی چەندین ساڵە لەگەڵ چالاکیەکانی دەستگای ڕوانگە جەنابتان حزوورتان هەبووە. زۆر مەمنونی بەڕێستانی. بەڕێزان مدیر عامە گشتیەکانی پەروەردەکانی سەرتاسەری کوردستان و ئیدارە سەربەخۆیەکان، مامۆستانی بەڕێز، بەڕێوەبەرەکان، قوتابیانی خۆشەویست و خانەوادەی قوتابیان و میوانە بەڕێزەکان و ئەو بەڕێزانش کە لەسەر پلاتفۆرمە جوداجوداکانی میدیا و سۆشەڵ میدیا متابعی ئێمە دەکەن، مەمنونی بەڕێستانین. خولێکێکیش بیتن لەگەل ئێمە بن، باسی ئێمە نییە، باسی ئەم گەنجانەیە کە ئێستا و بەتایبەتی ئایندەی وڵاتن گەلن ئێمەنە. بەشدار بوونی جەنابتان، خەم خواردنی بەڕێستان باسی ئەوەیە چۆن ئێمە بتوانین ئەم گەنجانە ئامادەکەین بۆ دواڕۆژ تا کوردستانێکی جوانتر و بەهێزتر بۆ هەموو لایەک پەیدا ببیتن و دروست ببیتن. تێگەشتنی ئێمە لە دەستگای ڕوانگە بۆ کۆمەڵگان وەیەکان ئەوەیە کە لەسەر سێ سەکتەر پێک دێتن و بنیاد دەدرێتن و دابەش دەکرێتن: کەرتی حکومیە، گشتیە و کەرتی تایبەتە و کەرتی مەدەنیە. ئەو سێ کەرتە پێکەوە بەشدارن لە پرۆسێسی بنیاتنانی وڵات و دروستکردنی کۆمەڵگەوە بەرەو پێشبردنی کۆمەڵگا. شەریکن لە پەرەپێداندا، دوژمنی یەکتر نین، تەواوکەری یەکترن. پێکەوە ئاوات و ئومێدەکە بەو شێوازەیە چۆن بتوانین کۆمەڵگایەکی بەو شێوازە دروست بکەین کە چارەسەر بەرهەمدێنیتن، ژیان بۆ هاوڵاتیان ئاسانتر لێ بکات، هەل و دەرفەت فراوانتر لێ بکات، نەک بە پێچەوانەوە. وەکو دەستگای ڕوانگەش پێناسەی خۆمان بۆ خۆمان کە زیاتر لە 5,000 ڕێکخراوی ناحکومی هەیە فقط لە کوردستان، پێناسەی ئێمە بۆ خۆمان وەکو ڕێکخراوێکی ناحکومی زۆر گرنگی بە بواری پەرەپێدان، تەنمیە، بەرەو پێشبردن دەبین. باس کرد ئێمە و ئەو ڕێکخراوانەی وەکو ئێمەمانان باسی وەکو زۆر جار ئەوترێتن چۆن فێری ڕاوە ماسی بکەی، نەک ماسیەکە پێ بدەی. ماسیدانیش زۆر باشە، بەڵام بابەت اختصاساتە و ئێمە لە ئایندە بەرهەمدێنین ئەو گەنجانە پێکەوە خۆمان و خۆیان ئامادە ئەکەین بۆ ئایندە. چالاکیەکانی ئێمە بە شێوازێکی گشتی بەو شێوازەیە چۆن بتوانین کولتورێک دروست بکەین. وا مقتەنعین بەپێی ئەو خێبرە و تەجریبەیمان هەبوویە لە کاری ڕێکخراوەکان،
في العادە دێت پرۆژەیەکی کورتخایەنە و دواتر دەردەچیتن ئێمە حەزەکەین پرۆژەکانی ئێمە درێژخایەن من لەبەرەوە ساڵی پێنجەمە چۆن بتوانینەوە بیتە کولتورێک نەریتێک انتیزارات چاوەڕوانیەک هەبیتن خۆی نەفسیەن و موەسساتیان خۆی بۆی ئامادە بکەین چەندین دەست پێشخەری بەو جۆرە بەو شێوازەمان هەیە پێشبڕکی بیرکاری یەکێکە لەوانە کەرتی پەروەردەیەکێک لە کەرتە هەرە سەرەکیەکانی دەستگای ڕوانگەیە کە لە 2013ەوە تا ئێستا ئێمە 310 پرۆژەمان هەبووە کە 30% ئەوانە لە بواری پەروەردە بووینە سوودمەندەکان 32% گشتی سوودمەندبووەکانی دەستگا لە ئەو کەسانە بووینە کە لە کەرتی پەروەردە بە شێوازێک لە شێوازەکان کار دەکەن پێشبڕکی بیرکاری لە 2019ەوە دەستی پێکرد ئەو کاتە وەزعێکی ناسەقامگیر لە بواری سیاسی هەبووە لە کوردستان زۆر هەوڵماندا کوردستانی بیتڕێک نەکەوت فبەس لە هەولێرمان کرد بەڵام لە 4 ساڵی دواتر کە ئەم ساڵە ساڵی پێنجەمە لەسەر تاسەری کوردستان بوو مەدخەلەکە غایەتەکە نیەتەکە بەو شێوازە بوو چۆن بتوانین ئێمە کەرتی پەروەردەی مەناهەجی پەروەردەی خۆمان هەڵسەنگێنین مەدخەلیش بۆی دەرگاش بۆی بیرکاریە چونکە بیرکاری ئاوێنەی هەموو زانستەکانە گوتمان کۆمەڵە ساڵێک دەچین 2 ساڵ 3 ساڵ تا بزانین عەزەڵاتی خۆمان بەهێز بکەین ئەو گەنجانە خۆیان ئامادە بکەن بەشێک لەوانە بەشدار بن لە پێش بڕکێ نێو دەوڵەتەکاندا وە لەگەڵ ئەوە زانستیش بهێنە سەر خەت ئومێدەکە بەو شێوازە بوویە و بەو شێوازەیە و لەگەڵ قوتابخانەکانی کەرتی حکومی و بۆ پۆلی تەحدیدەن حکومی چونکەوا ئەزانین تا دەرفەتەکە یەکسان بیتن و گرنگی زیاتر بە کەرتی قوتابخانەکانی کەرتی حکومی بدرێتن کەرتی گشتی و هەست دەکەین بەو دەرەجێ ئەو هەلە بۆ ئەو گەنجانە ناڕوخسێتن فەویستمان احتیمامەکە بەوان بدرێتن و بە تەقدیری ئێمەش چونکە مەکینەکە وا دیزاین کراوە گەر وەزارەتی پەروەردە و کەرتی گشتی تێدا قوتابخانەکانی حکومی ئەوان بەهێز ببن بڕبڕەی پشتی پرۆسەسی پەروەردەی لەوەیە ئەوانی تریش ئیشی باش دەکەن بەڵام بڕبڕەی پشت ڕاستی قوتابخانەکانی حکومی و پۆلی چونکە قوتابی لە پۆلی متەوەستە خەریکەشتن بۆ کوێ ئیعدادیە و پۆلی 12 معدل و ناسنامەی میهانی احتیمال لەسەر ئەو دەکات فتۆزێک هەز بە جدیەتی بابەتەکە بکاتن و بیرکاری بیتە مەدخەلێک بۆ مەبەستە دیراسەی ئەو هەموو عواملانەمان کرد گوتمان ئەم شەریحە لەم کەرتە بەو شێوازە هەڵەبژێرین و کارەکەمان ئەنجامدا کە تا ئێستا 2096 سوودمەند هەبووە و لەوانەی کە براون تا ئێستا 29 براون و دیسان سیاسەتەکە بەو شێوازە پێوارەکە بەو شێوازە بۆ قوتابی براوە دیاری خۆی وەردەگریت قوتابخانەش دیاری خۆی وەردەگریتن چونکە ئەم ژینگە قوتابخانەکە دروستی کردی زایدەن وا لێ بێتن خودی قوتابخانەکە گەنجەزیرەکەمان بۆ بێنیتن نەک مجرد گەنجێک بێتە سەرستێج قوتابخانەکەشی حراج بکات قوتابیەکەشی حراج بکات ئیڤنتەکەشی حراج بکات فلەبەرەو قوتابی زیرەک فعلەن دەهاتنە سەر ئەم ستێجە و مجموعەیەک لەوانە تەسەوەر بکەن 2019 پۆلی دەبووە 11 و 12 دواتر داخلی زانکۆ بووە هەندێک لەوانە ماشەڵەیان لێبیتن ئێستا لە 10 الأوائلن مجموعەیەک لەوانە لە کۆلیجی پێشکەوتون لەوانەی کە معدلاتی بەرز پیاز دەکەن شخصی معدلی بەرز بەنسبەت من مەوزوعێک نییە بەڵام عەلەقەل بە پێوەرە کۆمەڵاتیەکانی ئێستای ئێمە بەو شێوازە سیر دەکەین هەگەر قەنەعەتی ئێمە مەوزوع زۆر قوڵترە لەمە زۆر دڵخۆشین کە وەزارەتی پەروەردە بۆ ئەم ساڵ داخلی پرۆسەسێکی تری نێودەوڵەتی بووە بۆ هەڵسەنگاندنی مەناهیجەکان کەویش تەجریبەیەکە لە سەرئاستی جیهان دەکرێتن تیمز تحدیداً لە 1995 دەستی پێکردیە پیسا لە 2000 دەستی پێکردیە ئەوە زیاتر بۆ ئەوانەی عمریان 15 ساڵە بەڵام ئەوە بۆ پۆلی 4 ئیبتیداییە اختیبارێکە دەکرێتن تا مەناهەجە تەربەوی تعلیمیەکان لە بواری بیرکاری و زانست هەڵسەنگاندن تێدا بکرێتن هەر 4 ساڵ جارێک دەکرێت 3 ساڵ و ساڵی 4 اختیبارەکە ئەم ساڵ کردیان و ئومێد وایە پیسا بۆ عمری 15 ساڵ لە 2024 بکرێت زۆر دڵخۆشین بەو تەجریبەیە دەستخۆشی لە جەنابیان دەکەین لە وەزارەت لە هەموو ئاستەکاندا و لەوێ ئێمە ڕاستی کەوتینە گفتوگۆیەک ئێستاش لەگەڵ تیمی ڕاگەاندن و لە ناو خۆماندا وەکو تیمی ڕوانگە گوتمان ئێمە بەردەوام ببین ئەگەر وابی چونکە بەشێک لە طموحی ئێمە ئەوەیە ببیتە بەشێک لە سیستم ببیتە بەشێک لە کولتور مادەم وەرگیراوە ئەو تەرکیزە هەبووە کەواتە پەیامەکە بەشێک لە پەیامەکە گەیشت لێتان ناشارینەوە ڕەنگە ئەوە بیتە ئاخر ساڵ و ڕەنگە بشنە قۆناغێکی تر ئەگەر کردمان بێگومان بەو شێوازە نابیتن بە هەندێک شێوازی تر بۆی دەچین و
مەوزوعی زانست ڕەنگە بێتە سەرخەت هەندێک ئالیات و میکانیزمی تر تا چۆن بتوانین ئەمە ئیدارە بکەین و ئەگەن دووبارە ئەڵێم دەستخۆشی لە وەزارەت دەکەن کە خەریکی ئەم پرۆسسەیە. لە کۆتاییدا کوردستان لە باشترین حاڵەتەکانی خۆی دانیە ڕاستی سڕێک نییە تازە من کەشف بکەم هەمومان ڕۆژانە هەست پێ دەکەین. لەگەل ئەوەش قەناعەت و ئیمانمان بەو شێوازەیە کە ژیانی کۆمەڵگاکان سەرەفرازی و سەرنشیوی تێدا هەیە لە حەزاتی باش و خراپیش تێدا هەیە. ئیستیسلامکردن بۆ وەزع خراپەکە ئەوە خراپەکەیە خراپی بەسەر هەموو وڵاتەکاندا دێتن. پرسیاری گەورە ئەبیتە چەند ئەتوانم لێ دەربچم چ بکەم تا لێ دەربچم. قەناعەتی ئێمە پێکەوە ئەگەر فکری باش و توانا باشەکان کۆمانکردنەوە پێکەوە کارمان کرد پێکەوە ئەتوانین واقعێکی باشتر بەدەست کوردستان بێنین. ئەو هەموو پرۆسسە مەدخەلێکی زۆر سەرەکی بۆی کەرتی پەروەردەیە و مەدخەلێکی زۆر گرنگ بۆی ئەو گەنجانن. ئەو گەنجانە دووبارە بە باوەش بگرین متمانەکەیان بەدەست خۆمان بیهێنین بێگومان ئەتوانین ئایندەیەکی گەشتر گەشت بیرتر بۆ هەموو لایەک بەدەست بێنین. زۆر سپاس بۆ بەڕێستان مەمنونتانین. زۆر سپاس بۆ بەڕێوەری دەستگای ڕوانگە بەڕێز عەبدولسەلام مەدەنی بۆ پێشکەشکردنی وەتارەکەی. لە دوای بەڕێزیان داوا لە بەڕێز ئومێد خۆشناو پارێزگاری هەولێر دەکەین با بفەرمێت بۆ پێشکەشکردنی وەتارەکەی. چەپڵەکانتان بۆ پارێزگای هەولێر. بەناوی خۆی گەورە و میهرەبان برای بەڕێز و خۆشەویست کاک عەبدولسەلام مەدەنی بەڕێوەبەری گشتی ڕوانگە برای بەڕێز و خۆشەویستم مامەستا ڕەگەز بەڕێوەبەری گشتی و نوێنەری وەزارەتی پەروەردە بەڕێوەبەرە گشتیەکان قوتابیانی خۆشەویست کە سوکاری قوتابیان ئامادەبوانی بەڕێز پێشەم شتێک هەمولایەکتان بەخێر بێن. ئەوڕۆ ئێوارە زۆر خۆشحاڵین لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان ئەو ئێڤنتەی ڕوانگە بە هاوبەشی لەگەڵ وەزارەتی پەروەردە لە هەولێر بەڕێوە دەچی بۆیە وێڕای بەخێرهاتنی هەر هەمووتان زۆر بە گەرمی و بە تایبەتیش بەخێرهاتنی ئەو قوتابی و کە سوکارە خۆشەویستانەیان دەکەین کە لە شارەکانی دیکە جگە لە هەولێر لە شارەکانی دیکەی هەرێمی کوردستان و لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستانیش ئێستا هاتوونە لێرە بەشدارن. بەناوی پارێزگای هەولێر وێڕای بەرز نرخاندنی بەشێکی زۆر بتوانم بڵێم تەواوی بزاف و چالاکیەکانی ڕوانگە بەڵام تایبەت بەو بابەتە کە پێنجەمین ساڵە پێشبڕکێی بیرکاری ئەنجام دەدرێتن دەستخۆشی و تەقدیر پێشکەش بە تەواوی ستافی ڕوانگە دەکەین. هەڵبژاردننی ئەو بوارە وەکو بەڕێزکا عەبدولسەلام پێشتر باسی لێوە کرد کۆمەڵێک ئامانجی گەورەی لە پشتە و مەدخەل و دەرگایەکی گەورەش دەبیتن لە ئایندەی ئەو قوتابی خۆشەویستانەی کە بەشداریان لەو پێشبڕچەیە کردیە و ئەوانەی بەشداریش نینە بەڵام کاریگەریەکانی ئەو پێشبڕچەیە لەسەر بیرکردنەوەی ئەوان دروست دەبێتن. وەکو باسکرا نزیکەی 2096 قوتابی تا ئێستا لەو پێشبڕچەیە بەشدار بووە و 392 قوتابی دیکەش کە لەو پێشبڕچەیە بەشدار بووە. ئەوانە دەبنە بەشێک لە دەرگایەکی گەورە بەڕووی ئەو قوتابیانە دەکرێتەوە و لە نەتیجەشدا بە تاکید وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بەرمەبنای کارەکانی بەرمەبنای ئەو پلان و بەرنامە و کارنامەیەی کە حکوومەت هەیەی و لە سێکتەری پەروەردەشدا کابینەی نوێیەم تەرکیز و فۆکسێکی زۆر خراوەتە سەر پێشببردننی سێکتەری پەروەردە لە هەرێمی کوردستان و دیدگا و ڕۆیای تایبەتی جەنابی سەرۆکی حکوومەت هەم کاریگەری لەسەر کارنامەکە هەیە و هەم کاریگەریشی لەسەر هەموو یەکە کارجەڕیەکانی حکوومەت بە تایبەتی لە ناو
پلان و ستراتیژەتی وەزارەتی پەروەردە هەیە. ڕوانگە هەموو ئەو سێکتەرانەی کە کاری دەربارەوە دەکاتن و لەسەری کار دەکات کە سێکتەری زۆر گرنگن و بەشێکی گرنگن لە دروستبوونی گەنج و لاوی باوەڕ بەخۆی ئایندە کە لە نەتیجەدا زەمینە خۆشکردن و زەمینە ڕەخساندن لە بۆ داهێنانی گەنجان فاکتەرێکی زۆر بەهێزی پێشوەبردننی وڵات و زەمینە خۆشکردن دەبیت لە پێناو مؤسساتی وڵات و بەهێزترکردنی وڵات. کارەکانی ڕوانگە بەشێکی لە مەجالە خێرخوازیەکان و بەشێکی لە بوارە تەرفیهی و کۆمەڵایەتی و هونەری و ڕۆشنبیریەکان بەشێکی گرنگیشی لە بابەتی و لە سێکتەری پەروەردەیە. هەموو ئەو کایانە لێک گیر بکرێن بە یەک ئاراستە لە نەتیجەدا هێزی گەل و کۆمەلگا و قوتابی و گەنج و ئایندە و وڵات دروست دەکەن. ئامانجەکانی ڕوانگە لەو بۆرەدا تا ئێستا لە ناو هەموو پرۆژەکانیاندا کاریگەری هەبووە و بینیمانە و شایەدی کۆمەڵێک توانای دیارکەوتووی ئێستای ناو کایەکانین لە بەشێک لە پرۆگرامەکانی ڕوانگە ئەو زەمینەیە ڕەخسایە ئەو دەرفەتەیە ئەو دەرگایە بوویتەوە لە نەتیجەدا ئەو گەنجە ئێستا لە ناو کۆمەلگادا یان لە بواری ئەکادیمیدا یان لە هەر بوارێک لە بوارەکاندا جێپەنجەی دیارە. ئەوە پێمان دەڵێت تەمەنای پێشکەوتنی زیاتر لە بۆ بەشداربووانی ئەو خولە دەخوازین هیوادارین ئەو دەرگا فراوانەش کە لەسەر ڕوانگە پێشبڕچەیەکە ئەنجامدرایە کردنەوەی دەرگاکەیە. دوای ڕوانگە مهمەی ئەو قوتابی و ئەو بەشداربووانە دەست پێ دەکاتن کە دەرگاکە کراوە و ئەوان داخیلی ژوورێک بوون بەرچاویان ڕۆشنتر بوو، بەڵام لە ژوورەکەدا چەندین دەرگا و پەنجەرەی دیکە و دەلاقەی دیکە هەنە لەوێوە ئەو خۆشەویستانە دەتوانن سوودی لێ وەربگرن. جارێکی دیکە وێڕای بەرز نرخاندنی ئەو کارەی ڕوانگە کە بە هاوبەشی لەگەڵ وەزارەتی پەروەردە و هەر نۆ بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەکان ئەنجام دراوە. دەستخۆشی زۆریش لە بەشداربووان دەکەین، پیرۆزباییش لە بەشداربووان و سەرکەوتوان دەکەین. ئێوارەی هەموو لایەکتان خۆش و دووبارە هەموو لایەکتان بەخێر بێن و هەولێر خۆشحاڵە بە ئەنجامدانی ئەو ئێڤنتە و لە باوەشگرتنی ئەو پێشبڕچەیە و میوانداریکردنی ئێوەی خۆشەویست و زۆر سپاس. سپاس بۆ پارێزگاری هەولێر بەڕێز ئۆمێد خۆشناو بۆ پێشکەشکردنی وەتارەکەی. بەڕێزان، لە دوای پارێزگاری هەولێر کاتی بانگێشکردنی بەڕێوەبەری گشتی لە دیوانی وەزارەتی پەروەردە بەڕێز ڕەگەز ڕەشید دەکەین با بفەرمێت بۆ پێشکەشکردنی وەتارەکەی. فەرموو چاپڵەکانتان بە زەحمەت. بەڕێز پارێزگاری هەولێر کاک ئومێد خۆشناو، بەڕێز بەڕێوەبەری دەستگای ڕوانگە، بەڕێزان هاوکارانم لە وەزارەتی پەروەردە، بەڕێزان مامۆستایانی خۆشەویست، قوتابیانی عەزیز، خۆشحاڵم بە ناوی وەزارەتی پەروەردە، بە ناوی بەنوێنەرایەتی وەزیری پەروەردە لێرە ئامادەم. ئەمەوێت لە دەست پێکدا یەکێک لەو زانانەتان بیر بخەمەوە کە لە سەدەکانی هەژدا خزمەتێکی زۆری بە بواری زانستی بیرکاری داوە، ئەویش سیمۆن دۆنیسە. ڕەنگاوانی کە لە مەجای زانستی بیرکاری کار بکەن، ئەوانی لە مەجای کارەبا و کارۆمەگراتی کاریان کردبێت، ئەم ناویان بیر بێت. یەکێک لە مەقولەکانی زۆر بەڕوونی دەڵێت پێویستە لە ژیاندا دوو شت بکەین. یەکەمیان بیرکاری بخوێنین، بیرکاری فێربین. هاتە خوێندنی بیرکاری و فێربوونی کلیسا ئەولیاتی ئیشکردنی خۆی. ئازیزان، ئەو پیاوەی کە تازە باسم کرد لە کۆلیژی پزیشکی وەردەگیرێت، بەڵام بەهۆی خۆشەویستی بۆ ڕیاضیات بۆ بیرکاری کۆلیژی پزیشکی بەجێ دەڵێت بەردەوام دەبێت. خاوەنی دەیان تێزی گەورە و مەزنم. ئێمە وەک وەزارەتی پەروەردە ئەمەوێت تیشک بخەمە سەر ئەوەی کە
بیرکاری وەکو یەکێک لەو زانستانە گرنگجێکی زۆر باشی پێدراوە و لە هەمان کاتیشدا لە ڕووی مەناهیج و پرۆگرامەوە بایەخی زۆری پێدەدێت. بۆ نمونە ئەو قوتابیانێک ئێستا لێرە ئامادەی ئەو پێشبڕکێن بەرهەمی ئەو منهەجەیە کە لە وەزارەتی پەروەردە دەخوێندرێت. سەرنجتان بۆ ڕادەکێشم کە ئەو بەرهەمە وای کردووە کە ئەم ساڵ یعنی ئەوانەی کە لە سەروی نوۆتیان هێناوە ژمارەی 4% پێک بێن، واتە 4% ئەوانەی کە لە پۆلی 12 ئامادەی لە بەشی زانستی با بڵێن بەشداری ئەزموونی ڕاضیاتیان کردووە 4% سەروی نوۆتیان هێناوە، نزیکەی 400 کەسیشان 100 دانیان هێناوە. ئەمە شەوە دەگەێنێت کە وەزارەتی پەروەردە هەمیشە بە پەرۆشەوە سەیری هەموو زانستەکان و بە تایبەتی بیرکاریش دەکات. لە کۆتایی دامەوێت زۆر سوپاسی کاک عەبدولسەلام بکەم، زۆر سوپاسی دەستگای ڕوانگە بکەم کە هەستان بە جاری پێنجەمە یان ساڵی پێنجەمە کە پێشبڕکێی بیرکاری ئەنجام دەدەن. بێگومان ئێمە پێشتر بیستمانە کە پێشبڕکێی شعر هەبووە، پێشبڕکێی کلتوری هەبووە، پێشبڕکێی هونەری هەبووە، بەڵام بۆ بیرکاری ئەمە یەکێکە لەو خاڵانی یان یەکێکە لەو هەنگاوانی کە پێویستە بە گرنگی تەماشیان بکەین، چونکە شتێکێ لە کلتوری ئێمە بەداخەوە هەمیشە بۆ زمانی بۆ زانستی بیرکاری بە زانستێکی هەراسانکار بە زانستێکی قڕس تەماشیان دەکەین. ئەم جۆرە پێشبڕکێیانە هەمیشە وا دەکات کە تێکەڵ بە داک و باب بێت، بە خەڵک بێت، بە قوتابی بێت بۆ ئەوەی ئەو زانستیان لە خۆشەویست بێت. دووبارە دەستخۆشی لێ دەکەم، دەستخۆشی لە دەستگای ڕوانگە دەکەم. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز ڕەگەز ڕەشید بەڕێوەبەری گشتی لە دیوانی وەزارەتی پەروەردە بۆ وەتارەکەی. بەڕێزان ئێستاش کاتی باسکردنە سەبارەت بە سپۆنسەرەکانمان. سوپاسی گشتی و سپۆنسەرانە دەکەین کە پاڵپشتی بەڕێوەچوونی پێشبڕکێی بیرکاریان کرد، لەوانە دارین گروپ، ئەپلیکیشنی بلیتی، هەروەها تۆڕی میدیایی ڕوودا و وەکو سپۆنسەری میدیایی. ئەمساڵ 392 قوتابی بەشدار بوون لە پێشبڕکێی بیرکاری لە هەر قوتابیەک کە هەر قوتابیەک نوێنەرایەتی قوتابخانێکی دەکرد. دواتر بەپێی ڕێسای پێشبڕکێکە 63 قوتابی کە زۆرترین نمریان بەدەستهێنا سەرکەوتن بۆ قۆناغی دووهەم. لە قۆناغی دووهەمیش تەنها 6 قوتابی توانیان پلەی پێویست یاخود خاڵی پێویست بەدەست بهێنن بۆی کە بگەنە قۆناغی پێش کۆتایی و کۆتایی کە ئەمڕۆ پێکەوە قۆناغی پێش کۆتایی و کۆتایی ڕاستەوخۆ لێرەدا ئەنجام دەگیرێت. پێشبڕکێکە لە سەراستی وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان ئەنجام دەدرێت کە 9 بەڕێوەبەرایەتی پەروەردەی گشتی لە خۆ دەگرێت. بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر، بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی، بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی دوهۆک، بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەڵەبجە، گەرمیان، کەرکووک، سۆران، زاخۆ، ڕاپەڕی. ئازیزانم، وەک دەزانن دەستگای ڕوانگە لە هەموو ئەو پرۆژانەی کە پێویستی بە هەڵسەنگاندنە هەموو کاتێک کەسانی پسپۆر و شارەزا بەشداری پێدەکات. لەم پێشبڕکێشدا بە هەمان شێوە 5 پسپۆر و مامۆستا و خاوەن ئەزمون لە بوارەکەدا وەک دادوەر لە پرۆژەکەدا بەشدار بوون بۆ ئەوەی پێشبڕکێکە بە شێوەیەکی زانستیانە ئەنجام بدەن. ئەوان ئەمڕۆژ لەگەڵمان دەبن. دەستگای ڕوانگە دوور و نزیک هیچ پەیوەندێکی بە دانانی پرسیارەکانەوە نییە. لێژنەی هەڵسەنگاندن هەستاون بە دانانی پرسیارەکان بۆ هەموو قۆناغەکانی پێشبڕکێکە و بە شێوەیەکی دادپەروەرانە و یەکسان هەموو پرسیارەکانیان داناوە. ئێستاش کاتی ناساندنی لێژنەی هەڵسەنگاندنی پێشبڕکێی بیرکاری دەستگای ڕوانگەیە. دکتۆر دیلان فەرەیدون ئەحمەد مامۆستای زانکۆ، دکتۆر عەدنان عەلی جەلال مامۆستای زانکۆ، مامۆستا شبان عوبەیدەڵڵا مامۆستای قوتابخانە، مامۆستا تەلعەت عەبدولواحد ئەحمەد مامۆستای قوتابخانە، مامۆستا شاهین محەممەد ئەمین عەلی مامۆستای قوتابخانە. چەپڵەکانتان بۆ لێژنەی هەڵسەنگاندن. ئەماوەیە زۆر هیلاک بوون، لێرەوە سپاسیان دەکەین. سپاسی ئێوەش دەکەین کە تاوەکو ئێستا چاوانەی کە لە هەڵدا ئامادەن، چاوانەی کە بە شوێکی ڕاستەخۆ لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەیاندنەوە بینەری ئێمەن، بینەری هەموو پرۆگرامەکە یاخود پێشبڕکێکە بوون تاوەکو ئێستا پێشێکەکەی. لە قۆناغی پێش کۆتایی 3 دادوەر چاودێری پشبڕکێکە دەکەن. ئەوانیش
هەریەکە لە بەڕێزان دکتۆر دیلان مامۆستا تەلعات دکتۆر عەدنان دەبن. لە هەر حاڵەتێک کە پێویستی کرد ئێمە دەگەڕینەوە لایەن ڕێنمایی پێویستیان لێ وەردەگرین. ئێستاش کاتی بانگێشکردنی قوتابیەکانمانە بۆی کە بێنە سەر ستەیج، بەڵام پێش ئەوەی کە قوتابیەکانمان بێنە سەر ستەیج ئێمە ڤیدیۆیەک بەیەکەوە دەبینین کە باس لە پرۆسەی دانانی پرسیارەکانی پێشبڕکێی بیرکاری ئەم ساڵ دەکات. فەرموون با بینەری ڤیدیۆکە بین. گشتی لە دنیای ئێستاە پرسیارێکی زۆر گەورە دێت و دەڕوا بە هەزرمانە کە ئایا ماتماتیک تەنها زانستە یاخود زمانی زانستە. ئێمە لێرە لە ڕێگەی ئەم پێشبڕکی و ئەمانەیە وەڵامی ئەم پرسیارە بینەوە بڵین کە هەم زانستە هەم زمانی زانستە و چاوەڕوانی وەڵامەکە بن لە ڕێگەی ئەو پێشبڕکیەوە کە ئەیبینین لەسەر ستەیج. پێشبڕکەی بیرکاری ساڵانە لەلایەن دەستگای ڕوانگەوە بە هەمانجی ڕاستەوخۆی وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان لەسەر ئاستی قوتابخانە ئامادەییەکانی هەر نەوبڕبەرایەتی گشتی سەر وەزارەتی پەروەردە ئەنجام دەدرێت. ئامانجی سەرەکی لەم پرۆژەیە ئاشکردنەوەی قوتابیانە لەگەڵ بابەتە زانستیەکان بە تایبەت بیرکاری. هەر لە قۆناغی یەکەمەوە تا سەر ستەیج پرسیارەکان بە چەند ئاستێک دانران لە ئاستی پرسیاری ناو پەرتووک و مەنهەج با بڵین، هەروەها لە ئاستی گشتی ئەوانی کە هەر کەسێک تۆزێک حەزی لە بابەتی ماتماتیک و خولیای هەبێ بتوانێت وەڵام باتەوە، هەروەها لەسەر ئاستی ئەوانەی کە تیا بەهرەمەندن کە پێی ئەڵین لە دنیای ئێستا پێڵێن IQ واتە پرسیاری زیرەکیەکان لەسەر ئەم سێ ئاستە دانراون. پێشبڕکێکە لە سێ قۆناغ پێکاتوە. قۆناغی یەکەم تەنها یەک قوتابی لە ئامادەییەکان وەکو نوێنەری قوتابخانەکانیان بەشداری دەکەن کە چل پرسیاری هەڵبژاردنە. لە قۆناغی دووەم بە هەمان شێوە چل پرسیارن، 30 پرسیاران هەڵبژاردنە، 10 پرسیاریان نووسینەچیە. قۆناغی کۆتایی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەسەر ستەیج دەبێت کە تەنها 6 قوتابی پێشبڕکێ دەکەن بۆ بوون بە پاڵەوانی بیرکاری. ڕەنگە پرسیار بکرێت کە ئایا بۆچی قۆناغی دە بۆ قۆناغەکانی پێشتر و پاشتر نەبێ. ئەم قۆناغا بریتە لە قۆناغی دروستبوونی کەسایەتی فێرخواز، بریتە لە قۆناغی دروستبوونی متمانەبوون بەخۆ، بریتە لە قۆناغی دروستبوونی خۆ دروستکردن. بۆیە لێرەوە ئێمە هەوڵمان ناوە لێرەوە دەستیان بگرین. پیرۆزبایی لە هەموو قوتابیانمان دەکەین کە بەشداریان کردێت لەو پێشبڕکێیە، ئەوانەی سەرکەوتن بۆ قۆناغی کۆتایی و ئەوانەشی سەر نەکەوتون لە قۆناغەکانی تر لەگەڵماندا بوون، ئەوانیش براوە و پاڵەوانی قوتابخانەکانیانن. ئەتوانیت لە دەرەوەی ئەم پێشبڕکێشتۆ بوونی خۆت بستەلمێنی، بۆیە دەرچوون یا دەرنەچوون یان سەرکەوتن یان سەر نەکەوتن لەم پێشبڕکێیە مانای کۆتایی ڕێگەکەنیە، بەڵکو ئەمە پیشاندانی سەرەتای ڕێگەکەیە لێرەوە دەست پێکای کارەکە. پەیامان بۆ 6 قوتابیەکە لەگەڵمان ماون لە قۆناغی کۆتاییدا کە ئێستا لەگەڵماندا دەبن، هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازین. خۆی لە ڕاستیدا گەیشتنتان بۆ قۆناغا خۆی سەرکەوتنێکی گەورەیە وە پیرۆزبایی لە پاڵەوانی بیرکاری دەکەین هەر کامێکتان بێ. داواکارم بە ڕۆحێکی ماتماتیکی نەرمەوە بێنە ناو بابەتەکە و هیوای سەرکەوتن بۆ هەمووتان نەخوازم و سوپاسانەکەم. ژنەی هەڵسەنگاندن هەروەکو ئاماژەم پێکرد پێشبینینی ڤیدیۆکە. ئێستاش کاتی بانگێشکردنی قوتابیەکانمانە بۆی کە بێنە سەر ستەیج. من یەکە ناویان دەخوێنمەوە، ئێوەش بە چەپڵەکانتان بەخێراتنیان بکەن. قوتابی یەکەم محەممەد ئەیوب مەحموود حەمە عەلی لە پارێزگای سلێمانی. با بفەرمێت بۆ سەر ستەیج. قوتابی دووهەم مافیار محەممەد عەلی ئەحمەد لە پارێزگای هەولێر. با بفەرمێت بۆ سەر ستەیج. قوتابی سێهەم محەممەد عەبدوڕەحمان سادق لە پارێزگای هەولێر. با بفەرمێت بۆ سەر ستەیج. قوتابی چوارەم هیبە مەحموود سراجەدین لە پارێزگای دوهۆک. محەممەد هێمن حەسەن شێخۆ لە پارێزگای سلێمانی.
شاد ئاسۆ تۆفیق لە پارێزگای سلێمانی بفەرموو بۆ سەر ستەیج. هەموو لایەکتان زۆر بەخێر بێ. چۆنن؟ لە شادەوە دەست بێکم. شاد زۆر بەخێر بێ. زۆر سپاس هەستێکت هەیە کە بەشداری پێشبڕکێی بیرکاریت کردووە. هەستێکی زۆر خۆشمێ بەڕاستی گەشتونیێتان ئاسە بۆ خۆی سەرکەوتنێکە بۆ شەشمان بە هیوای سەرکەوتم بۆ مولایش لە ڕاکێت هەیە زۆر نە زۆر بەخێر بێ بە هیوای سەرکەوتن بۆت. دێنە لای محەممەد. محەممەد پێم بڵێ تاوەکو ئێستا بەشداری پێشبڕکەی لەم شێوازت کردو یاخود یەکەم جارتە لەم جۆرە نابەڵام بە پێشبڕکەی جۆیتر بەشدایم کردو بڵێ لە ڕاوکێت هەیە زۆر مسایتر دیاری کەم بەخوا هیچ دیار نییە. زۆر بەخێر بێ بە هیوای سەرکەوتن. زۆر سپاس. اینجا تاکە خانمی ناو قوتابیەکانمان هیبەخان زۆر بەخێر بە هیبەخان. زۆر سپاس. چه هەستێکت هەیە لەناو ئەم هەموو کوڕە تۆ بە تاقی تەنیایی. بەڵێ زۆر دڵخۆشم کە گەشتم بەم قۆناغە و زۆر دڵخۆشم کە من تاگە کچم لە ناو ئەم هەموو کوڕادا. چی ئەمڕۆ لەگەڵ تاتوە لە هەوڵە ئامادەیە؟ چەپڵەکانتان بووی بەخان؟ خێزانەکە ماتون یاخوا هەر سەرکەوتوو بی. زۆر سپاس. دێنە لای محەممەد عەبدوڕەحمان. زۆر بەخێر بێ. زۆر سپاس. چه هەستێکت هەیە کە بەشداریت کردووە؟ بەڕاستی هەستێکی زۆر خۆشم هەیە کە گەیشتم بەو قۆناغا گەیشتن بۆ قۆناغا هەر بەخۆی سەرکەوتنێکە و بە زۆر سپاسی ئێوە و ستافی ڕوانگە و کاربەندەکانیش دەکەم زۆر سپاس. زۆر بەخێر بێ محەممەد. دێنە لای مافیار. مافیار چۆنی؟ بەخێر بێ. کی ئەمڕۆ لەگەڵ تاتوە؟ وا خێزانەکەم لەگەڵ ماڵە خاڵکم و هەروها مارمان. ئۆ وڵای بە خێزانەوە هاتووە مافیار. کاچەفڵەکانتان بۆ مافیار و خێزانەکەی سپاس بۆ پاڵپشتیە. مافیار چیت هەیە بۆ دەستگای ڕوانگە کە دەرفەتێکی لەم شێوەیە بۆ گەنجێ وەکو تۆ ڕەخساندووە کە بێی بەشداری بکات بەشداری بکەیت تێدا؟ وڵای سپاس بۆ دەستگای ڕوانگە کە بەڕاستی پێشبڕکێکیوە خۆشیان دروست دانایە بۆ قوتابیەکان کە بەڕاستی بۆ من شانازیە کە بتوانم لەگەڵ ئەم پێنج قوتابیانەی تر لەسەر ئەم ستێجە ڕابوەستین و پێشبڕکێ بکەین بە هیوای خواوەکەمە هەموو توانای ئاماجەی باشمان هەبی و هەمومان ئەوەی بمانێگی بیپێکین ئەوەی تر هەروەندی شەڵا سەرکەوتوو بی. دێنە لای قوتابی محەممەد ئەیوب مەحموود حەمەعەلی. بەخێر بێ محەممەد. خۆش بێ سپاس. تۆ چه هەستێکت هەیە کە بەشداریت؟ وڵای هەستێکی خۆشمەیە کە بەشداریم کردووە کەمێک قەلەقم بەڵام بە ئامەسی خۆش. یان دڵە ڕاکێت هەیە؟ کەمێک بەڵام. کاکە ئەو ڕاستکۆ بۆ خۆی وتی دڵە ڕاکێمە. نانە هیچ نیشەڵا بە هیوای سەرکەوتنم بۆ هەمووتان. بەڕێزان دوایەوەی کە قوتابیەکانمان ناساند و گفتوگۆمان لەگەڵیان کرد پێم باشەکە بڕونە لای لێژنەی هەڵسەنگاندن تاوەکو ڕێنمایە پێویستیەکان مان پێ بدات لەسەر قۆناغی پێشکۆتایی بەشی یەکەم. لێژنە فەرموون. بەناوی خوای بەرز و باڵا بەخێراتنی سەرجەمتانەکەم زۆر بەخێر بێن. ڕۆکەمە هەر شش فێرخوازەکە ڕێنمایەکەی تایبەت بەم قۆناغەتان بۆ باسەکەم ڕەنگە پێشتر دیبێتان ئێستا بیرتان نەخینەوە. بیرتان نەچێت لە قۆناغی پێش کۆتاییە واتە سیمی فاینەڵ ئەمە بە دوو بەش ئەڕۆینە پێشەوە. من بەشی یەکەمتان پێڵم هاوکارانم بەڕێز دکتۆر عەدنان بەشی دووەمتان بۆ ڕووناکاتەوە. لە بەشی یەکەمە ئێوە 5 پرسیارتان ئاڕاستاکرێ بۆ هەر پرسیارێک یەک خولەکتان هەیە و کاتەکەتان لەسەر سکرینەکە دەرەکەوێت. پاشان وەڵامەکەت کە سیر ئەەکەیت و خێرا وەڵامەکەت ئەخەیتە سەر وەرەقەیەکی ئەیفۆر بە جوانی بە دەسوخەتێکی گەورە وازەح و پاشان بە زمانی ئینگلیزی واتە وەڵامەکەت بە زمانی ئینگلیزیە کە ژمارە گریمان 5 بێ بە ژماری 5 ئینگلیزی ئەینووسیت لەسەر ئەوێ ئەینووسیت. کاتێک کە بەڕێز پێشکەشکار دیناخانەڵێ کاتت تەواو بوو ئیتر هیچ شتێک نانووسی ئێمە دوای ئەوە لێ وەرناگرین تکایە ڕەچایم تێبینێت زۆر بکەن یەکسەر کەوتت قەڵەمەکەت دانێ پێنووسەکەت دانێ دەبێت داینێک کە کاتت تەواو بوو. اینجا هەر پێنجتان وەرەقەی ئەیفۆڕەکە بەرزەکەنەوە بەرۆ ڕێی لیژنە و بینەران کە لێرە دانیشتون دەستت داناگری تا بەڕێز دیناخان جارێکتر دێتە لاتان یەک بە یەک دەڵێت فلانە کەس بەشدار بوو یەکەم وەڵامەکەت ڕاستە بەشداربووی دووەم ببوورە هەڵەیە بەو شێوەیە هەتا کۆتا کەس. بیرن نەچێ لێرە وەڵامی ڕاست 5 خاڵی بۆ حسابە وەڵامی هەڵا هیچی بۆ نانووسرێ هیچیشی لێ ناشکێنرێ توانی وەڵامی ژنەیتەوە واتە بە بەتاڵی وەرەقەکە هەڵبڕیت ئەمەشیان هەر هیچ لێ ناشکێ کەواتە جارێکتر بیرتە خەمەوە وەڵامی ڕاست 5 پاس یا هیچ نەنووسین 0 پاشان هەڵەش هەر 0
دەست داناگری دووبارە پێ دەڵم تا ئێمە دانە بە دانە ناوەکانتان ئەنووسین بۆ ئەوی حساباتی خۆمان بکەین هەموو شتەکان وەرگین. تەنها ئەمەندەی لەسرە ئەگەر پرسیارێکتان هەیە شتێک ناوازەحە پێشۆی دەست پێ بکەین تکایە بە هاوکارتان بین. بەشداروانی بەڕێز هیچ پرسیارێکتان هەیە؟ شات محەممەد هیبەخان محەممەدەکەی دیکە مافیار محەممەد ئەیوب محەممەدی زۆرمان هەیە ئەمڕۆ خوا سەبر بە من بدا دێم تێکەڵە بێ زۆر باشە ئامادەن دەست بێ دەکەین. پرسیاری یەکەم پرسیارەکە دەڵێت لە شێوەی خوارەوەدا ABCD چوارگۆشەیە و ڕوبەری سێگۆشەی ABE 72 یەکەی دووجایە چێوەی چوارگۆشەکە چەند یەکەیە؟ بیست چرکەتان ماوە؟ کاتان کۆتایی پێهات وڵامەکانتان بەرز بکەنەوە. بەرزی بکەنەوە. وەڵامی شات 144 وەڵامەکەی هەڵەیە. وەڵامی محەممەد هێمن 12 وەڵامەکەی هەڵەیە. وەڵامی هیبە 36 وەڵامەکەی هەڵەیە. وەڵامی محەممەد عەبدوڕەحمان 288 وەڵامەکەی هەڵەیە. وەڵامی مافیار 144 وەڵامەکەی هەڵەیە. وەڵامی محەممەد ئەیوب دروستە و 5 خاڵت بۆ خۆت بسەوگەیت. پیرۆزە. لا پرسیاری یەکەم تەنیا محەممەد ئەیوب توانی پرسیارەکە بە باشی جواب بدات و وەڵامی دروستی پێماندایەوە کە 48 بوو. بۆ پرسیاری دووهەم ئامادەن؟ پرسیارەکە دەڵێت ئەگەر ڕێسای هەژمار بەم شێوەیە بێت ئەوە بەهای X چەندە لە شێوەی بەرامبەردا؟ بیست چرکە کاتتان ماوە؟ دە چرکە کاتتان ماوە؟ کاتتان کۆتایی پێهات وڵامەکانتان بەرزکەنەوە. وڵامی محەممەد ئەیوب 24 هەڵەیە. وەڵامی مافیار 4 هەڵەیە. وەڵامەکەت بەرزکەوە. وەڵامی محەممەد عەبدوڕەحمان 12 هەڵەیە. وەڵامی هیبە 22 هەڵەیە. محەممەد هێمن وەڵامی نەداوەتەوە. وەڵامی شات ئاسۆ 44 هەڵەیە. هیچ یەک لە بەشداروان نەیانتوانی وەڵامی ڕاست بدەنەوە. لەژنە وەڵامە دروستەکان پێ بدەین. وەڵامی ڕاست 60. دقیقەی ناکە بۆ پرسیارەکانی دوات. هیچیە. پرسیاری سێهەم ئامادەن؟ لە شێوەی خوارەوەدا 5 نیوە بازنەی هاوشێوەی تیرە یەکسان دەردەکەون لەگەڵ دووری نێوانیان. ئایا نیوە تیرەیان چەند یەکەی درێژیە؟
20 چرکە کاتان ماوە. کاتان کۆتایی پێهات، وەڵامەکانتان بەرز بکەنەوە. شاد بەرز بکەوەتەوە. وەڵامی شاد دێیە هەڵەیە. وەڵامی محەممەد هێمن 36 هەڵەیە. وەڵامی هیبەخان چلە هەڵەیە. وەڵامی محەممەد 18 دروستە. وەڵامی مافیار 16 هەڵەیە. وەڵامی محەممەد ئەیوب 20 هەڵەیە. چەپڵەکانتان بۆ محەممەد عەبدوڕەحمان. پرسیاری چوارەمی ئەم بەشەمان. ئامادەن؟ پرسیارەکە دەڵێت لە شێوەی خوارەوەدا چوار گۆشەیە کراوە بە 4 سێ گۆشەی گۆشەوەستا و 4 گۆشەیەکی بچووک. ڕوبەری 4 گۆشە گەورەکە 400 یەکەی دووجایە. ئایا ڕوبەری 4 گۆشە بچووکەکە چەند یەکەی دووجایە؟ بیست چرکە کارتان ماوە. کاتان تەواو بوو، وەڵامەکانتان بەرزکەنەوە. شاد وەڵامەکەی چلا هەڵەیە. محەممەد هێمن وەڵامی نەداوەتەوە. هیبە دەیە هەڵەیە. محەممەد عەبدوڕەحمان هەڵەیە 64. مافیار 24 هەڵەیە. محەممەد ئەیوبیش وەڵامی نەداوەتەوە. هیچێک لە بەشداروان ناتوانانی وەڵامی دروست بدەنەوە. لێژنا وەڵامەکان بدەینێ. 16. کۆتا پرسیاری ئەم بەشە. ئامادەن؟ لە وێنەی خوارەوەدا قوفڵی جانتایەک دەردەکەوێت کە ڕەنووسەکانی 0 تا 9 تێدا بەکار هاتووە. ئەگەر 180 پلە بە هەر لایەکدا بیسوڕێنین ئەوە قوفڵەکە دەکرێتەوە. ئایا کۆدەکە چەندە؟ بیست چرکە کاتان ماوە. دە چرکە. کاتان بەرەو کۆتایی دەچێت. وەڵامەکانتان بەرز بکەنەوە. وەڵامی شاد 36-51 هەڵەیە. وەڵامی محەممەد هێمن 18-93 دروستە. چەپڵەکانتان بۆ محەممەد هێمن. وەڵامی هیبەخان 15-93 هەڵەیە. وەڵامی محەممەد عەبدوڕەحمانیش دروستە. چەپڵەکانتان. وەڵامی مافیار 19-05 هەڵەیە. وەڵامی محەممەد ئەیوبیش دروستە و چەپڵەکانتان. جمهورت زۆرە محەممەد. محەممەد ئەیوب ئاگات لە جمهورەکەتە؟ بەڵێ بەڵێ. زۆر باشە، گەشتینە کۆتایی ئەم قۆناغەش
با سێرێکی خاڵەکانیان بکەین محەممەد ئەیوب توانی دەخاڵ کۆ کاتەوە محەممەد عەبدوڕەحمان توانی دەخاڵ کۆ بکاتەوە محەممەد هێمن 5 خاڵ مافیار محەممەد هیچ خاڵێکی کۆ نەکردەوە هیبە مەحموود هیچ خاڵێکی کۆ نەکردەوە شاد ئاسۆش هیچ خاڵێکی کۆ نەکردەوە بەڕێزان دەچینە قۆناغی پێش کۆتایی بەشی دووهەم دەگەڕێنەوە لای لێژنە ڕێنمایەکانی ئەم بەشەش بە ئامادەبوان و قوتابیەکانمان بدەن بەخێر بێن لە قۆناغی دووەم 6 تۆپ ئامادەکراوە هەر قوتابیەک تۆپێک هەڵدەبژێری تۆپەکە لە 10 پرسیار پێکاتووە ماوەی 2 خولەکونی لە بەردەستە بۆ وەڵامدانەوەی ئەو 10 پرسیارە کە دەکاتە 150 چرکە بۆ هەر وەڵامیشی ڕاست 5 خاڵ وەردەگری بۆ هەر وەڵامێکی هەڵە یاخود پاس هیچ خاڵێک وەرناگری تکایە ڕەچاوی کاتەکە بکە بۆ ئەوی ئەو 10 پرسیارە لەو ماوەیە وەڵام بدەیتەوە ئەگەر پرسیارێکتان هەیە ئامادەین قوتابیان هیچ پرسیارێکتان هەیە تۆپەکان لێرەیە پاکێجی پرسیارەکانیش لێرەیە هەروەکو مامۆستا دکتۆر ئاماژەی پێکرد دێن هەڵی دەگرن و بە پێ ئەو ژمارەیەکە بۆتان دەرچووە پاکێجەکە دەدەنم محەممەد ئەیوب لەگەڵ من دەمێنێتەوە بەشداربەکانی دی بۆ باکستیج تا دواتر یەکە بە یەکە پانگتان دەکەم بفەرمون محەممەد خاڵی باشیش بەدەستێناوە بزانین لەم قۆناغە چیەکەی فەرموو تۆپێک هەڵبژێرە ئەو ژمارەی کە تێدایە پیشانی هەمووانی بدە دواتر بە پێ و ژمارەیەکە بۆ دەرچووە پاکێجی پرسیارەکان هەڵدەبژێری و دەدەیە من پرسیارەکان لێ دەکەم فەرموو پاکێجی 6 ژمارە 6 لەسەر مێزەکەی دەتوانی هەڵیگری و بیدەیتە من لە هەر پاکێجێکا دە پرسیار هەیە و 150 چرکە کاتت هەیە ئامادەی محەممەد دەست پێ بکەین پرسیارەکە دەڵێت هەموو ژمارەیەکی ناڕێژەیی ژمارەیەکی ڕاستیە بەڵێ ڕاست پرسیاری دووهەم ناوەڕاستی پێدراوەکانی خوارەوە چەندە؟ سێ لەسەر 4 پرسیاری سێهەم سەرجەمی ژمارە تاکەکان لە 1 بە دوای 1 6 حەوت 10 21 31 40 42 تاکە یاخۆ جووت تاک پرسیاری چوارەم ئەگەر x توان 2 لەسەر y بەرامبەر بێ بە 444 و x توان 3 بەرامبەر بێ بە 4 ئەوە ئەنجامی 1 لەسەر xy چەندە؟ پرسیاری پێنجەم لە شێوەی خوارەوەدا ڕووبەری لا کێشە ڕەنکراوەکە چەند یەکەی دووجایە؟ لە شێوەی خوارەوەدا سەرجەمی چێوەی هەموو سێ گۆشەکان چەند یەکەی درێژیە؟ سی چرکە کاتت ماوە چەند پرسیار هێشتا ماوە لا 500 خێزاندا هەر خێزانێک ئۆتۆمبیلێکی هەیە یان خانووی یان هەردووکیان نیوەی 400 خێزان کە ئۆتۆمبیلیان هەیە خانووشیان هەیە لە شێوەی لاکێشەی خوارەوەدا AE بەرامبەرە بە X کۆ 6 EC بەرامبەرە بە 2X کەمی 14 ئەوە BD چەند یەکەی درێژیە؟
کاتت تەواو. تەواو کاتەکەت کۆتایی پێهات، دوو پرسیارت مایەوە. ئێستا تەواو لە ژنە وەڵامەکانتان نووسی؟ تەواو؟ ئۆکێ. بەشداربوویەکی دیکە بانگێشتەکەین بێتە سەر ستیج. مافیار محەممەد با بفەرمێتە سەر ستیج. پاکێجی ژمارە 3. مافیار ئامادەی؟ دەست پێ دەکەین. پرسیاری یەکەم. پرسیارەکە دەڵێت هەموو ژمارەیەکی سروشتی ژمارەیەکی تەواوە. ناوەڕاستی پێزراوەکانی خوارەوە چەندە؟ سەرجەمی ژمارە تاکەکان لە 1 بە دوای 1 1 2 5 16 26 35 37 تاکە یان جووت؟ جووتە. ئەگەر x توان 3 بەرامبەر بێ بە 7 x توان 2 لەسەر y بەرامبەر بێ بە 777 ئەوە ئەنجامی 1 لەسەر xy چەندە؟ پاس. لە شێوەیە خوارەوەدا ڕووبەری لا کێشە ڕەنگراوەکە چەند یەکەی دووجایە؟ لە شێوەی خوارەوەدا سەرجەمی چێوەی هەموو سێ گۆشەکان چەند یەکەی درێژیە؟ لە 200 خێزاندار خێزانێک ئۆتۆمبیلێکی هەیە یان خانوویەک یان هەردووکیان نیوەی 150 خێزان کە ئۆتۆمبیلیان هەیە خانووشیان هەیە ئایا چەند خێزان خانووی هەیە؟ چل چرکە کاتت ماوە؟ 125. لە شێوەی لاکێشەی خوارەوەدا ئەی بەرامبەرە بە 2x کەمی 5 ئیC بەرامبەرە بە 5x کەمی 32 ئەوە بیدی چەند یەکەی درێژیە؟ شازدە چرکە؟ هەفت x کەم 7. لە ڕوونکردنەوەی خوارەوەدا بەهای کاتت تەواو بوو مافیار. سوپاس بۆ مافیار. چەپڵەکانتان بۆ مافیار. لە دوای مافیار بانگێشی محەممەد عەبدوڕەحمان سادق لە پارێزگای هەولێر دەکەین با بفەرمێتە سەر ستیج. محەممەد تۆپێک هەڵبژێرە. ژمارە چەند؟ پاکێجی 2 هەڵبدرۆ. پاکێجی ژمارە 2 بۆ محەممەد عەبدوڕەحمان. محەممەد ئامادەی؟ بەڵێ. پرسیاری یەکەم دەڵێت هەموو ژمارەیەکی تەواو ژمارەیەکی ڕێژەیە. ڕاستە. ناوەڕاستی پێدراوەکانی خوارەوە چەندە؟ سێ لەسەر 2.
سەرجەمی ژمارە تاکەکان لە یەک بە دوای 1 2 3 6 7 27 36 38 تاکە یاخود جووتە. تاک ئەگەر x توان 3 یەکسان بێ بە 6 x توان 2 لەسەر y یەکسان بێ بە 666 ئەوە ئەنجامی 1 لەسەر xy چەندە؟ یەک لەسەر 100 لە شێوێ خوارەوەدا ڕوبەری لاکێشە ڕەنگراوەکە چەند یەکەی دووجایە؟ شازدەیەکەی دووجا. لە شێوەی خوارەوەدا سەرجەمی چێوەی هەموو سێ گۆشەکان چەند یەکەی درێژیە؟ نۆت شش. لە 800 خێزاندار خێزانێک ئۆتۆمبیلێک یان خانوویەکیان هەیە یاخود هەردووکیان نیوەی 500 خێزان کە ئۆتۆمبیلیان هەیە خانووشیان هەیە ئایا چەند خێزان خانووی هەیە؟ سەد. لە شێوەی لاکێشەی خوارەوەدا ئەی یەکسانە بە 3x کەمی 6 EC یەکسانە بە x کۆ 12 ئەوە BD چەند یەکەی درێژیە؟ دەچرکە کاتت ماوە؟ دوو پرسیارت تێشتا ماوە. چار x کۆ 6 لە ڕوونکردنەوەی خوارەوەدا بەهای وای چەندە کاتێ x یەکسانە بە 5. نۆ پرسیاری جوابدایەوە لێژنە وەڵامەکان تۆمار کرا تەواو. لە دوای محەممەد عەبدوڕەحمان سادق لە پارێزگای هەولێر بانگێشی هیبە مەحموود سراجدین لە پارێزگای دوهۆک دەکەین با بفەرمێتە سەر ستەیج. پاکێجی ژمارە 5 بۆ هیبەخان دەرچوو. خۆش کاکەت. دەست پێ بکەین ئامادەی؟ پرسیاری یەکەم پرسیارەکە دەڵێت هەموو ژمارەیەکی ڕێژەیی ژمارەیەکی ڕاستیە. بەڵێ. ناوەڕاستی پێزراوەکانی خوارەوە چەندە؟ پاست. سەرجەمی ژمارە تاکەکان لە یەک بە دوای 1 3 5 8 19 29 38 40 تاکە یان جووت؟ جووت. ئەگەر x توان 3 یەکسان بێ بە 3 x توان 2 لەسەر y یەکسان بێ بە 333 ئەوە ئەنجامی 1 لەسەر xy چەندە؟ پاس. لە شێوەی خوارەوەدا ڕوبەری لاکێشە ڕەنگراوەکە چەند یەکەی دووجایە؟ لە شێوەی خوارەوەدا سەرجەمی چێوەی هەموو سێ گۆشەکان چەند یەکەی درێژیە؟ لە 300 خێزاندار خێزانێک ئۆتۆمبیلێکی هەیە یان خانوویە یان هەردووکیان نیوەی 100 خێزان کە ئۆتۆمبیلیان هەیە خانووشان هەیە ئایا چەند خێزان خانووی هەیە؟ 5. لە شێوەی لاکێشەی خوارەوەدا AE یەکسانە بە x EC یەکسانە بە 3x کەمی 36 ئەوە BD چەند یەکەی درێژیە؟ پاس. لە ڕوونکردنەوەی خوارەوەدا بەهای وای چەندە کاتێک x یەکسانە بە 20. دوو پرسیارت ماوە چل چرکەش کاتت ماوە پەلەمەکە. 22.
پرسیاری کۆتایی لە شێوەیە خوارەوەدا بەهای ساین سێتا چەندە؟ پرسیارەکان کۆتایی پێهات سێزدە چرکەش کاتت هێشتا ماوە سپاس بۆ هیبە چەپڵەکانتان بۆی بەخەن لە دوای هیبە مەحموود سراجدین محەممەد هێمن حەسەن شێخۆ لە پارێزگای سلێمانی با بفەرمێتە سەر ستەیج چەپڵەکانتان بۆ محەممەد پاکێجی ژمارە 1 پاکێجی ژمارە 1 بۆ محەممەد هێمن حەسەن شێخۆ لە پارێزگای سلێمانی دەرچوو محەممەد ئامادەی؟ پرسیاری یەکەم پرسیارەکە دەڵێت هەموو ژمارەیەکی تەواو ژمارەیەکی سروشتیە هەڵێ ناوەڕاستی پێدراوەکانی 1 لەسەر 5 1 لەسەر 3 2 لەسەر 3 2 لەسەر 5 3 لەسەر 4 چەندە؟ سەرجەمی ژمارە تاکەکان لە 1 بە دوای 1 3 4 7 18 28 37 39 تاکە یاخود جووتە جووتە ئەگەر x توان سێ یەکسان بێ بە 5 x توان 2 لەسەر y یەکسان بێ بە 555 ئەوە ئەنجامی 1 لەسەر xy چەندە؟ لە شێوەیە خوارەوەدا ڕووبەری لا کێشە ڕەنگراوەکە چەند یەکەی دووجایە؟ چرکە کاتت ماوە؟ لە شێوەیە خوارەوەدا سەرجەمی چێوەی هەموو سێ گۆشەکان چەند یەکەی درێژیە؟ لە 600 خێزاندار خێزانێک ئۆتۆمبیلێکی هەیە یان خانوویە یان هەردووکیان نیوەی 400 خێزان ئۆتۆمبیلیان هەیە خانووشیان هەیە ئایا چەند خێزان خانووی هەیە؟ ئەو وەڵام حساب دەکرێت دەژنا؟ تا وڵامەکەت تۆمارکراوە سپاس بۆ محەممەد هێمن لە دوای محەممەد هێمن بانگشتی شاد ئاسۆ تۆفیق دەکەین لە پارێزگای سلێمانی شاد ئاسۆ با بفەرمێ بۆ سەر ستەیج هەر یەک پاکێزمە پاکێجی ژمارە 4 تاکە پاکێجەکە لەسەر مێزەکە مایەوە شاد ئاسۆ هەڵی بژارد دەستپا پرسیارەکان لە شاد ئاسۆ تۆفیق دەکەین لە پارێزگای سلێمانی شاد ئامادەی دەستی بکەین؟ ئەوێ من زۆر لە تۆ نزیکم باڕۆمە بەرامبەر باش پرسیاری یەکەم پرسیارەکە دەڵێت هەموو ژمارەیەکی ڕێژەیی ژمارەیەکی سروشتیە ڕاست ناوەڕاستی پێدراوەکانی خوارەوە چەندە؟
2 لەسەر 5 سەرجەمی ژمارە تاکەکان لە 1 بە دوای 1 0 1 4 15 25 34 36 تاکە یاخود جووت. تاکە ئەگەر x توان 3 یەکسان بێ بە 2 x توان 2 لەسەر y یەکسان بێ بە 222 ئەوە ئەنجامی 1 لەسەر xy چەندە؟ نەوە چرکەتماوە؟ یەک لەسەر 20 لە شێوەیە خوارەوەدا ڕووبەری لاکێش ڕەنکراوەکە چەند یەکەی دووجایە؟ لە شێوەیە خوارەوەدا سەرجەمی چێوەی هەموو سێ گۆشەکان چەند یەکەی درێژیە؟ لا 400 خێزاندار خێزانێک ئۆتۆمبیلێکی هەیە یان خانوویە یان هەردووکیان نیوەی 300 خێزان کە ئۆتۆمبیلیان هەیە خانووشیان هەیە ئایا چەند خێزان خانووی هەیە؟ کاتەکەت بەرەو کۆتایی کاتەکەت بەرەو کۆتایی ڕۆشت حوت پرسیارەت وەڵامدایەوە بڕۆین و لای لەژنە بزانین چەند خاڵتان بەدەستێناوە بڕۆین ئامادەن لەژنە خاڵەکانیان چەندە هەر قوتابیەک توانی لەم قۆناغا چەند خاڵ بەدەست بهێنێت خاڵەکانمان پێ ڕابگەینن دەربارەی فێرخواز محەممەد ئەیوب توانی 25 خاڵ کۆ بکاتەوە بەڕێز مافیار محەممەد فێرخواز توانی 20 خاڵ کۆکاتەوە لەم قۆناغەیە قوتابی محەممەد عەبدوڕەحمان سادق لە کۆی دە پرسیار تەنها 2 پرسیاری ڕاستە 7 پرسیاری هەڵێ 1 پرسیارشی بێ وەڵام بوو کەواتە کۆی خاڵەکەی 10 خاڵی بەدەستێنەوە قوتابی هیبە مەحموود سیراجەدین لە کۆی 2 پرسیاری ڕاستە 5 پرسیاری هەڵەیە 3 پرسیارشی وەڵام نەداوە کۆی خاڵەکانی 10 خاڵی بەدەستێنەوە قوتابی محەممەد هێمن 5 پرسیاری وەڵام داوەتەوە 2 هەڵەیە 3شی پاس کردووە کە کۆی خاڵەکان دەکاتە 25 خاڵ قوتابی شاد ئاسۆ لە 10 پرسیار 1 وەڵامی ڕاستە 5 هەڵەیە 4شی پاس کردووە کە دەکاتە 5 خاڵ باشە خاڵەکان وەکو دیارە محەممەد ئەیوب 35 خاڵ محەممەد هێمن 30 خاڵ مافیار محەممەد 20 خاڵ محەممەد عەبدوڕەحمان 20 خاڵ هیبە مەحموود 10 خاڵ شاد ئاسۆ 5 خاڵ لێژنە ڕێنمایە پێویستەکان و اینجا 2 قوتابیمان هەیە کە پۆینتەکانیان وەکو یەکە ڕێنمایە پێویست فەرمون بە قوتابیان بدەن با بەردەوامی بە پێشبڕکێکە بدەین
بەڕێزان دەچینە قۆناغی یەکلاکەرەوە لە نێوان مافیار و محەممەد عەبدوڕەحمان کە هەردووکیان 20 خاڵیان بەدەستێنا. یەک پرسیاریان لێ دەکرێت، هەر کەسێک کە وەڵامی دروستی دایەوە دەچێتە قۆناغی کۆتاییە. باشە؟ تێگەشتن؟ ئەگەر یەکیان وەڵامی دروست بدات، یەکیان وەڵامی هەڵا، ڕاستەخۆ یەکیان لە پێشبڕکێکە دوورەکەوێتەوە، یەکیشان دەچێتە قۆناغی کۆتایی. لەژنا بەپێی کۆی خاڵەکان پلەی یەکەم تا ئێستا محەممەد ئەیوب بە 35 خاڵ، محەممەد هێمن 30 خاڵ. تەفڵەکانتان هەردوو قوتابی مافیار محەممەد و محەممەد عەبدوڕەحمان هەریەکە و 20 خاڵیانەیە. بەپێی ئەوەی کە سێ قوتابی دەچێتە قۆناغی دووەم، پێویستە لە بۆ مافیار محەممەد و محەممەد عەبدوڕەحمان قۆناغی یەکلاکەرەوە ئەنجام بدەین. تەنها ئەو دوو قوتابیە قۆناغی یەکلاکەرەوە ئەنجام بدەن بۆی بزانین کامیان دەچێتە قۆناغی داهاتوو. محەممەد ئەیوب لە یەکەمی بەدەستێنا بە کۆکردنەوەی 35 خاڵ. چەپڵەکانتان کاکە بیرکاری قورسە ها ئاوا سێدی مەکەن. ئەمە لە قۆناغی پێش کۆتایی هەڵبەت. پلەی دووهەمیشی محەممەد هێمنە بە کۆکردنەوەی 30 خاڵ. چەپڵەکانتان بۆ محەممەد هێمن. بۆ بەدەستێنانی پلەی سێهەمیش لە بین مافیار و محەممەد بۆ قۆناغی کۆتایی هەڵبەت. من یەک پرسیاریان ئاراستە دەکەم بزانین کامیان وەڵامی دروست دەداتەوە. ئامادەن بۆ پرسیارەکە؟ اینجا لەسەر وەرەقەکە وەڵامەکەتان دەنووسن بۆ پرسیارەکەش 60 چرکە کاتان هەیە وەڵام بدەنەوە. باشە؟ تاڕ پرسیارەکە دەڵێت لە شێوەی خوارەوەدا 5 گۆشە دەردەکەوێت کە ڕووبەری بچووکترینیان یەکەی دووجایە. ئایا درێژی ئێچی ئاماژە پێکراو چەند یەکەیە؟ وەڵامەکانتان بەرزکەنەوە. وەڵامەکەی مافیار دروستە و وەڵامەکە 4 پیرۆزە لە مافیار. لێرەدا محەممەد هیچ وەڵامێکی نەنووسی بوو لەسەر وەرەقەکەی، کەواتە محەممەد هیچ خاڵێکی بەدەست نەهێنا و ڕاستەخۆ مافیار لەگەڵمان بەردەوام دەبێت و محەممەد عەبدوڕەحمان بەجێمان دەڵێت. بۆ قۆناغی کۆتایی محەممەد ئەیوب مافیار محەممەد هێمن لەگەڵمان بەردەوام دەبن. هەرێکە لە قوتابیان هیبەخان، محەممەد عەبدوڕەحمان و شاد ئاسۆ لێرەدا ماڵاوایی لە ئێمە دەکەن. چەپڵەکانتان بۆ هەر سێکە ماندوو نەبن، زۆر بەخێر بن. فەرموون بۆ باکستێج. لەژنە سێ قوتابیمان مایەوە قۆناغی کۆتاییە و فەرموو ڕێنماییەکانتان. قوتابی محەممەد ئەیوب تا ئێستا 35 خاڵی هەیە، محەممەد هێمن 30 خاڵی هەیە، مافیار 20 خاڵی هەیە. ئەو 5 خاڵی کە تازە وەریگرت تەنها بۆ یەکلاکەرەوە بوو بۆ سەرکەوتن بوو. خاڵەکەی هەروەکو خۆی 20 خاڵە. لەم قۆناغی کۆتایی لە 12 پرسیار پێکاتوە. هەر پرسیارێک لە ماوەی 1 خولەک دەتوان وەڵام بدەنەوە. هەر قوتابێک زووتر گەیشتە وەڵام دەتوانی ئەو ئامێری بەزەی لەبەر دەستە لێ بدەی وەڵامەکەمان بەدەنگ پێ بڵێ.
ئەگەر وەڵامەکەت ڕاست بوو 5 خاڵ وەردەگری ئەگەر وەڵامەکەت هەڵە بوو 2 نمرە لە پۆینتەکان لە خاڵەکانت دێتە خوارەوە ئەگەر وەڵامەکە هەڵە بوو ئەو قوتابیەکانی تر دەتوانن بەرداوام بن بە هەمان شێواز و ئاگاداریش بە لەم قۆناغە ئەگەر وەڵامت لا نەبوو وەڵامت نەدایەوە هیچ خاڵێکت لێکەم ناکرێتەوە و هیچ خاڵێکشر بە زیاد ناکرێت ئەگەر ئامادە بن هیچ پرسیارتان نەبێ ئەوە دینەخان دەتوانی بەرداوام بی محەممەد مافیار محەممەدەکەی دیکە هیچ پرسیارتان هەیە ئامادە نەرسێکتان بڕۆی لە قۆناغی کۆتایی چەپڵەکانتان بۆ هەر سێ بەشدار بوو لە قۆناغی کۆتایی بە هیوای سەرکەوتن بۆ هەر سێکیان دەست پێ دەکەین پرسیاری یەکەم پرسیارەکە دەڵێت لە شێوەی خوارەوەدا بیدی یەکسانە بەسی ئایا سەرجەمی چێوەی هەردوو سێ گۆشەکە چەندە؟ محەممەد ئەیوب 90 وەڵامەکەی محەممەد ئەیوب ڕاستە پرسیاری دووهەم پرسیارەکە دەڵێت لە شێوەی خوارەوەدا درێژی AB چەند یەکەیە؟ محەممەد هێمن وەڵامەکەی محەممەد هێمن دروستە پرسیاری سێهەم پرسیارەکە دەڵێت لە پێشبڕکێی بیرکاری ساڵانەی دەستگای ڕوانگەدا کەیوان 20 خاڵ پێش کوردۆ کەوت کوردۆ 5 خاڵ دوای محەممەد بە 10 خاڵ لە دوای هانۆ بەڵام بۆلیبار بە 15 خاڵ لە پێش هانۆ ئەیدان 20 خاڵ پێش محەممەد کەوت ئایا کامیان لە ڕیزبەندا یەکەمە؟ کێوان مافیار وەڵامەکەت هەڵەیە کات ماوە محەممەد هێمن و محەممەد ئەیوب وەڵامی ڕاست وەلیڤار وەڵامەکەی محەممەد ئەیوب ڕاستە پرسیاری چوارە پرسیارەکە دەڵێت لە شێوەی خوارەوەدا ڕێژەی ڕوبەری سێگۆشەی ABD بۆ ڕوبەری سێگۆشەی BCD چەندە؟ وەڵامەکەت هەڵەیە وەڵامی دروستتر وەڵامەکەی مافیە محەممەد ئەیوب دروستە لەژنا هەموو شتێک باشە ڕێنمای تێبینی مامۆستا تەلعەت دیارە دەنگت نییە مایکەکەتیش ناکە زۆر باشە کێشەمان نییە بەردەوام دەبین پرسیاری پێنجەم شیکاری هاوکێشەی بەرامبەرت بدۆزەوە تێکسێکسانە بە ساڵە 5
وەڵامەکەت هەڵەیە مافیار محەممەد تێمن هەفت هەڵەیە کاتەکە تاوا بوو سالب یەک وڵامی دروستە هیچ یەک لە قوتابیان ناتوانانی وڵامی دروستیان پرسیارەمان بدەنەوە پرسیاری شەشەم پرسیارەکە دەڵێت لە شێوەی سێ نیوە بازنەی خوارەوەدا ڕووبەری ناوچەی ڕەنگرا و چەند یەکەی دووجایە پای هەڵەیە محەممەد ئەیوب و مافیار کاتان هەیە دەتوان وڵامی دروست بدەنەوە هەڵێ وڵامەکەت 100 پای وڵامی دروستە پرسیاری ژمارە حەوت پرسیارەکە دەڵێت ئەگەر F و G بە شێوەی خوارەوە بێت ئەوە هەژماری F توان دوو یەک کەمی G توان دوو یەک لەسەر 0.5 چەندە مافیار F توان دوی سی کەمی G توان دوی 25 لەسەر 0.5 هەڵێ وڵامەکەت محەممەد تێمن زۆر درەنگدات کرد بەداخەوە پرسیاری هەشتم پرسیارەکە دەڵێت لە شێوەی خوارەوەدا ڕووبەری چوارگۆشە گەورەکە 16 یەکەی دووجایە و ڕووبەری هەر چوارگۆشەیەکی بچووک یەک یەکەی دووجایە ئایا ڕووبەری پوڵە سوورەکە چەند یەکەی دووجایە وەڵامەکەی محەممەد هێمن دروستە چەپڵەکانتان بەخوا بزانم ئەم ڕووزەی پێشەوە بیرکاریان زۆر باشە من نەموت تۆ دروستە ئەوە چەپڵ لێ دەدەن وە بزانەوە خەریکن وەنیە پرسیاری ژمارە 9 پرسیارەکە دەڵێت لەم یەک بە دوای یەکەدا ڕادەی 2023 چەندە محەممەد هێمن صفر دروستە وڵامەکەی محەممەد هێمن پرسیاری دەیەم پرسیارەکە دەڵێت
شێوەی خوارەوە پێکاتووە لە پێنج لایەکی ڕێک و چوارگۆشێک پێوانەی ئەو گۆشەیە چەند پلەیەکە هێما کراوە بە X. هەڵێ وەڵامەکەت. مافیار و محەممەد ئەیوب کاتان لە بەردەستە 20 چرکەتان هەیە دەتوانن وڵامی ڕاستمان پێ بدەن. وەڵامەکەی مافیار دروستە. پرسیارەکان دوو پرسیاری دیکەمان ماوە بەڵام پێشەوە ئەم دوو پرسیارە بخوێنینەوە دەچینە لای لێژنا. لێژنا تا ئێستا بەڵێ تا ئێستا محەممەد ئەیوب لە ڕیزبەندی یەکەمە، محەممەد هێمن لە ڕیزبەندی دووەمە 41 خاڵ، مافیار لە ڕیزبەندی سێمە 15 خاڵ. چەپڵەکانتان بۆ هەرسێ بەشدار بوو. پرسیاری 11 پرسیارەکە دەڵێت ئەم بڕە بە سادەیی بنووسە. دروستە وەڵامەکەی چەپڵەکانتان. پرسیاری 12 پرسیارەکە دەڵێت لە شێوەی خوارەوەدا ئەگەر B کۆ C یەکسان بێ باشدا ئەوە بەهای A چەندە؟ وەڵامەکەت هەڵەیە. چەپڵەکانتان بۆ هەرسێ بەشدار بوو. خاڵەکانیان محەممەد ئەیوب 48 خاڵی کۆ کردەوە، محەممەد هێمن توانی 44 خاڵ کۆ بکاتەوە، مافیار محەممەد دە پلەی سێەم دێت بە 15 خاڵ و لە یەکەم و دووهەم و سێهەم جۆتر دیارە کێ براوەیە و کێ یەکەمە. کەواتە پاڵەوانی پێشبڕکێی بیرکاری دەستگای ڕوانگە بۆ ساڵی 2023 محەممەد ئەیوبە بە 48 خاڵ. چەپڵەکانتان زۆر پیرۆزە. لە ئێوەش پیرۆزە. پێم بڵێ بزان تو هەستێکت و وەبزانەوە قوتابیەکانی هاوپۆلەکانت وڵات دەستیان خۆش بوو. پیرۆزە چاوەڕێوە دەکرد پلەی یەکەم بەدەستبێنی؟ بەڵێ چاوەڕێوە مەکرد پلەی یەکەم بەدەستبێنم، هەر بۆ هاتبووم پلەی یەکەم بەدەستبێنم، هەستی خۆشمەیە کە توانیوە دەستی بێنم. باشە خەڵاتێک دەبێتەوە پارەیەکت دەدەنێ، ئەتەوێت چی بکەی بۆ بڕۆ پارەیە؟ چ پلانێکت هەیە؟ بەس ڕاستکۆ بەها دوای لە دایک و باوکتە پرسیم زانین چیت لێ کردووە. وەڵایی جارە دڵنیانیم چی لێکم. هیچ پلان بۆ دانە ناوە؟ وەڵا شتێکی وانە. وەڵا چاوەڕت دەکرد ببی بە یەکەم؟ بەڵێ چاوەڕەمە. ئۆ باوەڕ بەخۆبوونە چەپڵێک بۆ باوەڕ بەخۆبوونەی ئافرین. بفەرمونون بۆکسەکان دابنێن
با قوتابیان لەسەریان بوەستن و خەڵاتەکانیان وەربگرن. بۆ دابەشکردنی خەڵاتەکان بانگشتی بەڕێز عەبدولسەلام مەدەنی بەڕێوەبەری گشتی دەستگای ڕوانگە دەکەین با بفەرمێتە سەر ستێج بۆ بەخشینی خەڵاتی یەکەم بۆ قوتابی محەممەد ئەیوب. بفەرموو محەممەد ئەیوب بفەرموو. وەختێکی باش فەرموو. ئەڵڵا کوڕەکە بەرنەوێتەوە. پیرۆزە چەپڵەکانتان. باس. دەست خۆش. کاکە بەس ئەو ڕیزەی پشتەوە چەپڵی لێدەن ئاوا ناکرێ ئەڵێ ئێوە دڵخۆشی محەممەد بۆەوە بە پلێ یەکەم چەپڵەکانتان. پیرۆزە لە محەممەد ئەیوب، پیرۆزە لە قوتابخانەکەی، پیرۆزە لە خێزان و لە هاوڕێکانیشی. خەڵاتی دووهەم لەلایەن بەڕێز ڕەگەز ڕەشید دەبەخشرێتە قوتابی دووهەم. قوتابی دووهەم محەممەد هێمن با بفەرمێت بڕۆ سەر بۆکسەکەت. ئەو لایە چەپڵەکانتان. بۆ بەخشینی خەڵاتی سێهەم بانگشتی بەڕێز عومەر عەلی بەڕێوەبەری گشتی پەروەردەی دوهۆک دەکەین با بفەرمێتە سەر ستێج. مافیار پلەی سێهەمی بەدەستێنا با بێتە سەر بۆکسی ژمارە 3. پیرۆزە لە مافیار و خێزانەکە و هاوڕێکان و قوتابخانەکەشی بە هێوای بەختێکی باش بۆ مافیار. پیرۆزە چەپڵەکانتان. جگە لە قوتابیان لەبیر مەکەن کە قوتابخانەکانیشیان لەلایەن دەستگای ڕوانگەوە خەڵات دەکرێن. خەڵاتی یەکەم قوتابخانە بەڕێز مامۆستا مەهاباد بەڕێوەبەری پەروەردەی دووکان با بفەرمێتە سەر ستەی چەپڵەکانتان. تکایە بەڕێوەبەری هەر سێ قوتابخانەی براوەکانیش با بێنە سەر ستەیج. تۆزێ بەڕێوەبەرەکان گیان دوورە کاتێ تا دێنە سەر ستەیج چەپڵەکانتانەوە بەردەوام بابێت. کاک چەپڵەکانتان بۆ بەڕێوەبەری قوتابخانەکان.
محەممەد حەمەن ئامادەیی سارای تێکەڵاو بەڕێبەرەکەی با بفەرمێتە لای محەممەد هێمن حەسەن شێخۆ دوانەوەندی ڕەواندزی تێکەڵاو با بفەرمێتە لای مافیار محەممەد عەلی بەڕێبەرەکەیان بەڕێبەری کۆلێژی ئەزمەر بۆ بەهرەداران با بفەرمێتە لای محەممەد ئەیوب مەحموود حەما دەستخۆش بوو. خەڵاتی دووهەمی قوتابخانە بەڕێز مامۆستا تەلعات نوێنەری لێژنەی هەڵسەنگاندن خەڵاتی سێهەمی قوتابخانە دابەش دەکات با بفەرمێتە سەر ستەیج. پیرۆزە لە قوتابخانەکەی مافیاریش چەپڵەکانتان قوتابخانەی دواناوەندی ڕەواندزی تێکەڵاو داوا لە بەڕێز قازی محەممەد نوێنەری پەروەردەی ڕەواندز دەکەین با بفەرمێتە سەر ستەیج بۆ بەخشینی خەڵاتی قوتابخانە. دیارە بەڕێزیان لێرە ئامادەنین خەڵاتەکان گەیشتەوە تا هاوکا کە لێرەیە چەپڵەکانتان زۆر بەخێر بێ. ئێستاش وێنەیەک پێکەوە دەگرن براوەکان لەگەڵ بەڕێوەبەری قوتابخانەکانیان و بەڕێوەبەرە گشتیەکانیان بفەرموون وێنەکانتان بگرن. ڕسمەکانیان گیرا بەڕێوەبەرەکان بفەرموون بۆ خوارەوە براوەکانی ساڵی ڕابردووی پێشبڕکێی بیرکاری ڕوانگە لێرە ئامادەن پێیان خۆشە لەگەڵ براوەکانی ئەم ساڵدا وێنەیە بگرێت با بفەرمێنە سەر ستەیج. بفەرموون تا فەرموون سەرچاوس باس بۆ ئێوە خێر بن سەرچ وەرە وەرە تۆ وەرە بۆیرە براوەکانی ساڵی ڕابردیانە ڕسمت دەگەڵ بگن تازە تۆ بەناوبانگ بووی لە جێ خۆتان بۆستن ئەیانوێ قوتابیان لەگەڵتان ڕسم بگرن. فەرموون بەخێر بێی سەرچاو. فەرموون وێنەی یادگاری بگرن و کۆتایی بە مەراسمەکە بهێنین. ئەرێ بەڕێزان ئامادەبوانی خۆشەویست بەم شێوێت دەگەینە کۆتایی پێنجەمین پێشبڕکێی بیرکاری دەستگای ڕوانگە کە بە هاوکاری وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان ماوەی 5 ساڵە بەڕێوە دەچێت. سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەک، سپاس بۆ بینەران کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەمان بینن، سپاس بۆ سپۆنسەرەکان بە هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەک و ماڵەوە.